کۆمەڵی ئیسلامی لەبەرەوە پێی باشە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ بۆ ئەوەی هەموو لامان پەیوەست بین بە شەرعیەتی هەڵبژاردنەکان. ئەگەرچی لە هەڵبژاردننی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی بەهۆی تەزویر و ساختەکاریەوە قەبارەی ڕاستەقینەی دەرنەکەوت، بەڵام ئەو حیزبە هێشتا سوورە لەسەرەوەی هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بکرێت. کۆمەڵ پێی وایە ئەو دۆخەی دەسەڵاتداران لە هەرێمیان خوڵقاندووە هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە گۆڕانکاری تێدا بکەن و دەسەڵات بە دەنگەکانیان سزا بدەن. حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەناو ماوە خۆی چی ناتوانێت هەنگاوێک بنێەوە هیچ لەبەرەوە ئەوەی کە لە کابینەکە بۆ زۆری نەکشاوەتەوە حکومەت شکستی هێناوە. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت لە ئێستادا هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی نێوخۆیی و پێگەیەکی لاواز لە بەرامبەر بەغدادایە بۆ بنەبڕکردنی قەیرانەکان و گەڕاندنەوەی پێگەی بەهێزی کورد پێویستمان بە هەڵبژاردنە لە کات و ساتی خۆیدا. لە حکوومەتی ئینتیقالی و هاتینە سەرەوەی کە لە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت دوایەوەی تاخیر کراوە. بۆیە پێم وایە ئێستا لە هەرێمە نە حکوومەت و نە پەرلەمان هەمووی ڕاوەستاوە. ئەگەر بە هەڵبژاردنەکان نەبێ ناتوانانی چۆن بەکاری بخێەوە. پێمان وا بوو لە بە هەڵبژاردنەکان بتوانین ئەو قەیرانانە تێپەڕێنین و حکوومەتی داهاتوو حکوومەتێک بێ کە بتوانێت چارەسەری ئەو قەیرانانەی لە هەرێمی کوردستان بکە، قەیرانی پێداویستیەکانی خەڵک لە موچەوە تا سەرێیانی. بۆیە تا ئێستا کەس خۆی بەخاوەنی نازانێەوە هەرێمی کوردستان لە بەردەمی قەیرانی ناوخۆیی و لە بەردەمی لاوازی بەغداشدایە بە مەرحەلەیەکی ناخۆشە تێدەپەڕێەوە، خەڵک لە چاوەڕوانێکی گەورەدایە. بۆی پێویستی بەوەی یەک لەوانە یەکلا بکرێتەوە، یان دەبێم حکوومەتە چارەسەری و گرفتانە بکە کە پێی ناکرێ، یان دەبێ هەڵبژاردن بکەین. بۆ ئێمە لەسەرەوەی بن کە هەڵبژاردنەکان بکرێت بۆی بتوانین لە داهاتووە شێ براوە بوو بتوانێت حکوومەتە چارەسەر بکە و قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکە. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت سووربوون لەسەر هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا پابەندبوونە بە شەرعیەتی هەڵبژاردن و چەسپاندنی ئیرادە و مافی خەڵکە. بۆیە کۆمەڵی ئیسلامی سوورە لەسەر ئەوەی هەڵبژاردنەکان لە کات و وادەی خۆیدا بکرێ. کۆمەڵ پێی باشە کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ لەبەر پەیوەستبوون بە شەرعیەتی هەڵبژاردن. شەرعیەتی هەڵبژاردن مانای ئەوەیە پابەندبوونە بەو کاتەی کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ، پابەندبوونە بەڕاو بە ئیرادە و بە مافی خەڵک و هەروەها پابەندبوونە بە دامەزراوەی بوون و دەوڵەتداری پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ و تەلاعوبی پێ نەکرێ و تاخیر نەکرێ بۆ ئەوەی هەم تەلاعوبی لەگەڵدا نەکرێ هەم تەزویریشی دەرحەق نەکرێ. ئەویش ئەوێ باس لەوە بکەن کە ماوەیەک تاجیل بکرێتەوە، ئەگەر ماوەکەش زۆر بێ ئەو کاتە درێژەدانە بەو بارودۆخە ناهەموارە ناڕێکە ینی نەگونجاو و ناشەرعیەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. کۆمەڵێک ینی فەرق و جیودایی و ستەم و نەعەدالەتی و بێدادی تێدایە. وا بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلول ئەنجام بدرێت، بەڵام بەشێک لە لایەنەکان داوایان کردووە پرۆسەکە دوا بخرێ. لە بەرامبەردا کۆمەڵی ئیسلامی سوورە لەسەرەوەی پێویستە هەڵبژاردن لە کات و وادەی خۆیدا بەڕێوە ببرێ. بەو پێی هەڵبژاردن شاڕێگەی گۆڕانکاری و مەیدانی گێڕانەوەی سەروەری و مافە بۆ خەڵک. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.